باشە سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک تا بەڕێزان کۆ بنەوە ناو قسە باسەکان هیوادارم کە ئەم شەیش بتوانین هەروە کۆمەڵێک لە ڕاو بیر و بۆچوونەکانی خۆمان بۆ هەموو لایەک بڵێ. بەخێر بن بەڕێزان، بەخێر بن وردە وردە سەرچاوی من هاتن بورم کە وەسعی دەنگم خراپە لە ڕاستیە کە نەئەشیا نەئەبوو لایف بکەم، بەڵام لە حاڵە کۆمەڵی قسە و باسەکەم ئەم شەو هیوادارم کە بتوانم وەڵام بدەمەوە بە ئەو پرسیارانەی کە پێشووتر لە ڕیکلامەکەیان ڕامگەیاندووە. هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەداتن عەزیزان و خۆشەویستان، بەخێر بێن سەرچاوی من. بەخێر بن بەڕێزان. سەرچاوان ئەوە گوڵی ئەو دەشتی پێنجێنێن گوڵی ئەو دەشتی پێنجێنێن ناوە چایە بەڕێزان، ئەوە لام برکاکەوەتا ئەوە گوڵی دەشتی پێنجێنە بەساخە تێ برادران بۆ من منش هەروە بە چاو ئاوی گەرموانەوەی خۆم بخۆ. بەخێر بن سەر ڕۆحی من، بەخێر بن سەرچاوان عەزیزان. وردە وردە ئەسمە ناو قسە و باسەکانەوە کە وتم تۆزە وەسعی دەنگم خراپە، هیوادارم کە ئەم شەو لە نیوەیە بەجێ نەبێن و بتوانم قسەکانی خۆم کەم. بەلەوەی بڕۆمە ناو بابەتەکەەوە ئەمەوێ هەروە دوو سەرە قەڵەم لەسەر جەماعەتی دەباشان قسە بکەم و دواییش ئەچمە ناو کولی بابەتەکە، چ لەسەر ئەوەی کە مەحموود سەنگایی و عەدنانی حەمەیمینا لاوەی شەرجەنگیان داوت کرد بۆ گەرمیان بۆ کۆبنەوەی جەماوەری، بەڵام لەوێ نەیانش قسە و شتکات و مەحموود نەیوێرا خۆی پیشان بە لەسەر ئەوانە قسە و باسەکان بێ. دوای ئەچمە سەر مەسەلەی بۆچی هەمومان یا زۆر بێ زۆری کورد پێی خۆش بوو کە دادگای فیدراڵی بەغدا و بڕیاریە لەسەر مەسەلەی غاز و نەوتوانم بابەتانە. عەزیزان، 6 مانگ بەر لە ئێسا کە من بۆ خۆم لە بیرمێت جەماعەتی دەستگای زانیاری دژە تیرۆر واتە ناوی چێ و کابرایە ئەژی لەگەڵ ئەوەی دژە تیرۆرە هەسان کادرێکی پارتیان لە ناوچەی قەرەهەنجیرا تیرۆر کرد بە ناوی شاهۆ عێزەدین. ئەمە کادر یا ئەندامی پارتی بوو. تاوان کاتێک کام زەلامە لە ماڵەکەی خۆی ئاشتە سەری و ئەیکوژن هیچ شتێک بەجێ ناهێڵن، بەڵام پارتی هەست زوو زانی کە ئەو کارە کاری دەستگای زانیاری و دژە تیرۆری یەکێتیەوە ئەوان تیرۆریان کردووە، بۆیە یەکسەر لەو کاتای ئەعلان کراکەوە ئیشی ئەوانە. دوێنێ پێم وایە کە ئەژی هەساوە ئەژی ترۆریست، طبعاً براکەی موسەنا ئەمینی ترۆریست کە ئەو لە پەرلەمانتاری بەغایە و ئەمیش لە سلێمانیە هەڵەسێ سەردانی ماڵی ئەو کوڕاکەن کە کوشتیاناهی بنەماڵ و ماڵ و مناڵ و ئەمانەی. بە قسەی خاڵێکی کە پێم وایە ناوی ئەنوەری حەمەشکورە کە خاڵی کوژراوەکەیە. ئەوە چییە؟ ئەوە چییە ئەی هاوار یێنە سەرمان کە خاڵی کوژراوەکەیە. تابانەڵێ ئەژی ئەمین هاتووە هەروە بۆ سەردانیشی هاکەزایی، بەڵام ئەوەی کە من ئەزانم 20 دەفتەر دۆلاریان بردووە کە بینن بۆ عایلەیە، هەر لەبەرەوەی دواشایەتێتی ڕایگەیان کە ئەوانە هیچ داواکاریشی یاسایی یا سکاڵایشیان نییە. بەخێر بێن سەرچاو، بەڵام هەر ئەمڕۆژ پارتی ڕایگەیاندووە کە ئەو بنەماڵەیە سکاڵای یاساییان لە کەرکوب تۆما کردووە لەسەر دژە تیرۆر دەستگا کە کوڕەکەیان بەدەستی ئەوان تیرۆر کراوە. ئەوەی کەسەیرە ئەژی وتوێتی تیرۆرکردنی ئەو کەسە یا ئەو شاهۆیە ئیشی پارتی بووە، ئین عەفو ئیشی ئەمریشیەکان بووە. ئەبێ ئینسان پرسیار لە ئەمریشیەکان کە بزانە ئایا چۆن ئەژی ئەو قسەی کردووە تا بە تەواتی ڕوون بێتەوە کە چۆنە. لە هەمووی خۆشتر عەزیزان، یەکێتی بە جۆرێ ڕسوا کراوە ئەمریکای دەباشانە. هەساون دوو ڕۆژە سەرقاڵی چین کچێک هاتووە لە فەڕەنساوە کە هیچ جێگە و ڕێگەیشی نییە، کاتێ بە ڕەگەز خەڵکی مەغریب و ئەوانەیە هاتووەیتە کردوانە بەگاڵە ئەوە نوێنەری فلانە پارتی سۆسیالیستی فەڕەنسی هاتووە و ئەمە ئەوەیە و ئەوەیە هەمووی پێشواچی لێکا، چونکە ڕسواکراون کە حسابیانە سەر ناکە ئاوا ڕێکلامەیەکە. بەڵام سیرەکە لەوایە دکتۆر هەیە، دکتۆر لوئەی جاف نوێنەری یەکێتی نیشتیمانیە لە فەڕەنسا لە ڕوونکردنەوەیەکە ئەو باسی ئەم نەجات بڵقاسماکە کە ماوەی 2 ڕۆژە بانگێش کراوە بۆ سلێمانی و یەکێتی پێشوازی گەرمیان لێ کردووە. ئەم بەلایەوە سەیرە
ئەڵێ ڕێخەری ئەم میوانداریە سەیرە بەڕاستی چونکە ئەم کەسە نە نێردەی پارتی سۆسیالیستی فەڕەنسا ئەیناسێ و نە هیچ لە حەقیقەتە یعنی شتەکە پوچەڵە جا ئەمەش دەلیلەکەی چییە؟ دەلیلەکەی ڕستوابوونی یەکێتیە کە هیچ کەسە حسابی لەسەر ناکە بۆیە پەنا بەو شتانە باکە کەسێکی ئاوا بچوو گێرەیەکا بە گاڵۆکە گوایە کەسێکی مهم هاتەوە ئەم بابەتانە ببورن بەڕێزان چونکە تەواو نیم بۆ یەکە شتانە ئەبێ ئاسایی بە بەلاتانەوە خۆشەویستان بابەتەکەی من لە سێتەوەرە لە خۆی گرێ هیوادارم کە فرێی هەسێتەوەرەکە بکەوم یەکەمیان لەسەر مەسەلەی مەحموود سەنگاوی و عەدنانی حەمەیمینایە کە من ناوم ناوە عەدنانی حەمەیمینای مانگادس چونکە عەدنان کەسێکە لەو کەسانەی کە دەستێکی لە کوشتنی گاوەگەرمیانیە هەبووە و ئەگەر مەسەلەی ئەم قڕگوشتەم نەبووایە ئەبووایە لایڤەکەم کردایە یعنی من کۆمەڵە لایڤ قەزا بەسەر ئەو مۆزوعانە کە باسی کەم کە ئەو چۆن بەشدار بووە لە تۆکردنی کاوەگەرمیانیە و لایڤێکی تایبەت لەسەر ئەو مۆزوعانە ئەکەم و ئەم عەدنانی حەمەیمینایە لە شەڕی داعشە خۆشەویستان مانگایە دزی نۆبەنی ئەدزی مەڕووماڵاتی ئەدزی بزنی ئەدزی عەمودی ئەدزی تەلوچینکۆی ئەدزی هەموو ئەمانە ئەهێنایەوە بۆ گەرمیان و لەوێی فرۆشتەوە و پارەکەیشی بۆ خۆی ئەخوارد یعنی عەدنانی حەمەیمینا یەکێکە لەو دزە بەلاحانەی ناوچەی گەرمیان کە دەیان ساڵە خەریکی دزی و تاڵانی و خەریکی پارەکۆکردنەوەیە جا برایشی بە ناوی ئارامە گەمژە گوایە وەزیری نازانم خوێندن و ئەلەم بابەتانەیە ئەویش وەکو عەدنانی برای بەس سەرقاڵی بێڕەوشتی و سەرقاڵی دزی و درۆزد و ساختەکاریە لە حقیقەتە بۆیە من هەمیشە لەم دز و جەردا نادەم بۆی کە هەموو کەسی ئەم ڕاستیانیان بۆ معلوم بێ و هەموو کەسی ئەمانە وەکو خۆیان چۆن ئاوا بیان ناسێ بە کورتیەکەی ئەو کۆبوونەوە جەماوەریان تێکدا کە ئەوەی کێشیە بە دەرەجەی یەکەم عەدنانی حەمەیمی نابوو هەم کڵاوی نایە سەر مەحموود سەنگاوی و هەم لە بەرامبەر لاوی شەرجەنگیە ماسایی بۆ پاڤڵ و بۆ ئەمانە کرد بۆ دەستکەوتی زیاتر هەرچی مەحموود سەنگاویشە بەداخەوە کە من ئاوا قساکەم مەجبورم کە ڕاستیەکان بڵێم لەو ڕووداوایە کەسێکی ترسنۆک بوو و نەیوێرە خاوەنی قسەی خۆی بێ و بە یەک چاوسو کردەوەی پاڤڵی جەلال تەڵەبانی هەموو مۆزوعەکانی تێک و پێک یا بەسەر یەکە بۆ ئەوەی کە هەمووتان لاتان ڕوون بێ کە چیرۆکەکە چۆنە ئەم دوانە واتە مەحموود سەنگاوی لەگەڵ عەدنانی حەمەیدا دەمینە بە یەکەوە ئەچن بۆ لای لاهوری شەرجەنگی دەڵێن ئێمە ئەتوانین لە گەرمیان هەم خەڵکی گەرمیانوانە و هەم هۆزی جاف کۆ بکەینەوە تۆی ژوەرە لەوێ وتارێ بدە بەڵام تێچوەکەی وەکو داهات و پارە ئەبێ خۆت بیدەی و بۆ ئەمە چەکیشیان لە لاهوری شەرجەنگی وەرگتووە من بڕی چەکەکە و بڕی پارەکەیش بە ڕەقەم بەڕاستی لەلامە لاهوریش ئەڵێ بەسەر چاو من بڕی پارەکە ئەدەم بۆ تێچووی ئەو کۆبوونەوە جەماوەریتن نانەخورێت چیەکرێ وەرحاڵ ئەمانە تەقبان خۆ من دڵنیام کە هاچەنێکی یابێ نیوەی سەر نەکراوە هەڵیان گرتۆ بۆ خۆیان کاک مەحموود عەدنانی حەمەیمینە بە هەر حاڵ لاهوری شەرجەنگی پارەکەیەدا چەکیان نەیەتی ئەلەم بابەتانە بەڵام وەکو وتم باشی ڕقەمی مەبلەغی پارەکە ناکەم ئەگەر پێویستکە لە شوێنی ترا توانم بڵێم بەڵام ئێستا زۆر بۆ مۆزوونێ لە حەقیقەتە دوای ئەوەی کە ئەم پارە و چەک وەرەگرنەوەانە هەڵەسن مەحموود سەنگاوی کە وەختێک کۆبوونەوە جەماوەریەکە ئاکرێ و لاهوری شەرجەنگی ئەڕوا بەرەو گەرمیان و بەرەو کەلار و ئەلەم بابەتانە لە نیوەی ڕێیە تەلەفۆنی بۆکەن بۆ لاهوری شەرجەنگی ئەڵێن کە بەشکم بگەڕێتەوە لە بەرەوەی پاڤڵ هەڕەشەی کردو ئەلەم بابەتانە طبعاً پاڤڵ تەلەفۆنەکە بۆ مەحموود سەنگاوی و بۆ عەدنانی حەمەیمینە کە ئەو مۆزوعە کاری کردنی و ئەوە قابلی قبوڵنی و هەڕەشەیان لێکا و بەرهەم ساڵحیش بە هەمان شکڵ تەلەفۆنەکە بۆ مەحموود سەنگاوی بۆیە مەحموود سەنگاوی لە ترسی پاڤڵ و ئەوانە تەنانەت نەیوێرا بە خێرهاتنی لاهوری شەرجەنگیشکە لە کاتێکا خۆی چوو بوو بۆ لای خۆی وتەوەی ئەمە ڕێگە خەم خۆیان پارەکەیان وەرگرتە بوو خۆیان چەکیان وەرگرتە بوو بەڵام بەداخەوەکە خاوەنی قسە و باسەکانی خۆیان نەبوون خۆشەویستانی من ئەم بابەتانە کە پێمەگا بۆچی ئەم بابەتە مروژان چونکە من خۆم وا تێگەیشت بووم کە مەحموود سەنگاوی وەکو کەسێک کە جافە وەکو کەسێک کە بڕوای بە مەسائلی عەشیرەتی و ئەلەم بابەتانە هەیە تا کۆتایی لەسەر قسەی خۆی ڕائەوەستێت واتە بنیادەم فرۆشی ناکە چونکە عەشیرەتەکان عەقڵێتێکیان هەیە کە تۆ ئەچیتە ماڵی سەرۆک عەشیرەتێ ئامادەیە خۆی لەسەر با بە کوشت پاشەکشە ناکە لەسەر مۆزوعەکانی خۆیان بەڵام ئەمان هەستان پارەکەیشیان وەرگرت لە ترسی پاڤڵ و ئەمانە هەستان پشتیان کرد لاهوری شەرجەنگی و نەیانێژ لەوێ قسە و باسەکانی بکە و تەنانەت مەحموود سەنگاوی ئەوە نەیانوێرە حتا بە خێراتیشی بکەن
ئێکاکە بۆ خۆتان چون ئەوەتان کرد بۆ پارەتان وەرگرتووە بۆ چەکتان وەرگرتووە ئەی کە ئەمانتان کرد بۆ لە دوایە بەکتاندانا لە ترسی پاڤڵ ئایا پاڤڵ ئەو پیاوە ئێوە لێ بترسن بەڕاستی ئەمە عیبە لەم یاریشە ئەوەی شکستی خوارد و دۆڕانی بەداخەوە مەحموود سەنگاوی بوو بەڵام عەدنانی مینا ساختە چی بوو مەحموود سەنگاویشی فرۆشت لاهوریشی فرۆشت بۆ پارە لەبەرەوەی پیاوی خێڕی هەمیشە ئاوای لێخەتە بۆیە من هەمیشە باسی پیاوی خێڕی یەکەم کە عەدنانی حەمیمینەیەکە لەو پیاوە خێڕیانەی کە لە منتیقەی گەرمیانە سەرقاڵی دزی و ڕاوڕوت و ئەلەم بابەتانەیە قسەی منیش گەڕانەوەی نییە لە ڕاستیە کە ئەڵێم پیاوی خێڕیە سوکاتی ناکەم کاروکردەوەی خێڕیە ئەخلاقەتی خێڕیانەیە بەڕاستی ئەمە حقەتی ئەم دز و جەردانەیە کاک مەحموود سەنگاویش ئەم مۆزوعی کردە مەسەلەی 16 ئۆکتۆبر لە 16 ئۆکتۆبرا کە حەشتی شابی ئەوانە هات کاک مەحموود بۆ خۆی لە گەرمەسێر و میحوری گەرمەسێر بوو چنگ لە سەرشان هەمویان ڕایان کرد بڕواتانە پێشمەرگە هەبوو هینی ئەو کاک مەحموود سەنگاویە چەکەکەی خۆی یاوە بە شوانێ بۆی ڕێگەی پیشان باکە چۆن بگەڕێتەوە بۆ منتیقەی گەرمیان و ئەلەم بابەتە باشە کەسیش نەچوە سەربارەگاکانیان بڵێ یەک فشەکی نەتەقی بوو ئاوان بەلاقەتە خۆ ئەگەر سێری کاک مەحموود سەنگاوی کە لە شاخەوەکو پرسیار بووە پیاوێکی ئازا بووە بەڵام ئێستا بووە بە پارە خۆشەویستە لەبەر مەسەلەی پارە هیچ کەسێک خۆی نایە لە ساردی و لە گەرمی لە حەقیقەتە کەس خۆی پیاوە خراپ ناکە لەبەر بەژۆنی تێبێت لەبەر پارە بۆیە کە وەختی ئەم ڕێکەوتنە لەگەڵ لاهوری شەرجەنگیاکەن ئەوە بێ ئەم دوانە ئەگەرنەوە بۆ گەرمیان خەڵک کۆکەنەوە بۆ ئەوەی لاهوری شەرجەنگی بێ لەوێ پەیامێک بدا بە خەڵک ناو 10,000 کەسە باشە کاتە پاڤڵ بەما ئەزانێ تەلەفۆن بۆ مەحموود سەنگاوی ئەوانە کات و ڕیسەکەیان لێ کاتەوە بەخوری و ئەمانیش لە ترسا پاشەکشەیەکەن و پەشیمانە بنەوە و کابرایەکی وەکو بەرهەم ساڵحیش لە ڕێگەی پاڤڵەوە کە پێوتراوە تەلەفۆنەکە بۆ مەحموود سەنگاوی باشە کە لە کودەتاکەیە تەمان پاڤڵی هینیش بەرهەم ساڵح ڕۆڵێکی سەخیفانی ژێڕا بۆ ئەوەی بیکەنەوە بە سەرۆکۆماری بنێ ئەوەی کە پێی کرا دژی لاهور کردی بۆ پاڵپشتی قوباد و پاڵپشتی پاڤڵی جەلاتاڵەبانی ئەمە بە جۆرێک بوو خۆشەویستان یعنی پشتیوانی بەرهەم ساڵح لە کودەتاکە بە جۆرێک بوو کە قوباد بە برادێکی وتبوو ئەگەر بەرهەم ساڵح نەبوایە پشتی لاهورمان بۆ نەدرا لە عەرس باشە واتە بەرهەم ساڵح بەشداری بەرچاوی هەبووە لەو کودەتایە باشە و ئەوەیشی بۆیە کرد بۆەوەی کە پشتیوانی بکەنەوە بۆ پۆستی سەرۆکۆماری لە حەقیقەتە هەر بەرهەمیش تەلەفۆنەکە بۆ مەحموود سەنگاوی ئەڵێ ماڵی من بە قوڕ گرتووە یعنی ئەمە ئەخلاقیەتی ئەمە قسەکەی بەرهەم ساڵە بووە کە بۆ مەحموود سەنگاوی تەلەفۆنەکە کە لاهور ئەچێ بۆ ئەوێ قسە بکە ئەڵێ ماڵی من بە قوڕ گرت ئابۆ دەرەجەیە دوای هەڕەشەکەی پاڤێڵ و تەلەفۆنەکەی بەرهەم مەحموود سەنگاوی تەلەفۆن بۆ لاهوری شەرجەنگیەکە لە نێوێ ڕێگایە و پێڵێ بگەڕێرەوە مەیە نەوەکو تەقە بکرێت و کێشە دەبێت و ئەلم بابەتانە بەڵام لاهور پێی ئەڵێ ئەگەر لە ساسە بزانم ئەشک و ژێم ناگەڕێمەوە و هەردێم بنا ئەو خەڵکو بنا ئەو کۆبلە جەماوەریە ئەوە بوو چوو بەشداری کرد بە 10,000 کەس پێشوازی گەرمیان لێ کرد بەڵام ڕێگەیان نەداکە وتارەکەی خۆی بدا یان وتارەکەی نەدازەوە بۆی مۆزوع نەبوو بەرحاڵ کارەکە ئاوا کۆتایی پێهات حتى بداخوا محمود سەنگاوی و محمود سەنگاوی و عەدنانی حەمەمینە نیانوێرە خۆشیان دەرخن و نیانوێرە بەخێراتی لاهوری شەرجەنگیشکەن لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیانە من ئەم شتانە بۆیە باسەکەم من ڕقم لە پیاوێکە کە خاوەن قسەی خۆی نەبێ بەڕاستی ئینسان کە شتێکی کرد ئەبێ تاکوتایی لەگەڵ یا بڕوا ئەگەر سەری خۆشی دانابێ یعنی ئینسان ئەبێ مرد بێ لە حەقیقەتە باشە ئەگەر ئینسان مرد نەبێ تەواو تۆ ناتوانێت متمانە بە کۆمەڵێ مەوازەکە یا بە کۆمەڵێ ئەشخاصکی بەڕاستی بۆیە ئەم قسە و باسانم باس کرد بۆی بزانن کە یاریەکان چۆنە باشە ئێسەش لەو کوردستانی ئێمەیە تەنها و تەنها پارە ڕۆڵ لە مەوازەکانە بینێت بۆیە بەم جۆرە عەدنانی حەمەیمینە لە حەقی ئەمەیە پاڤڵ پۆستی باڵاتریایە و مەحموود سەنگاوی بەداخەوە ڕاستگۆ دەرنەچوو و هیچ هەڵوێستێکی نەبوو باشە دوای ئەوەشی کە بەرهەم تڕۆ کرێ لە بەقاکە هیوادان تڕۆ بکرێ باش نییە ئەمانیش ئایندەیەکی باشیان نابێ لە ناو خەڵکیشە وەچ لە ناو یەکێتیشە چونکە ئەو حاڵی یەکێتیە کە ئەیبینین ئەم یاریکە عەدنانی حەمەیمینە بۆ پاڤێڵی کرد وەکو لەسەرەوە وتم یەکەم زەربەدان بوو لە کەسایەتی مەحموود سەنگاوی و لێدانی لاهوری شەرجەنگی لە پێناوی بەژەوەندی تایبەتە کە ماستاوی کرد و سەری خۆی شۆڕ کرد بۆ پاڤڵی جەلاتاڵەبانی عەزیزان من لایفم لەسەر کرد لەسەر مرادکانی کوردەیی کرد بۆ لەبەرەوەی پیاو بوو مرد بوو بەڕاستی پاڤڵ و قوباد ئەیانتوانی $1,000,000 بنێ بەس بڕوا بۆ لای ئەوان بەڵام ئەو لە بەردەم لاهوری شەرجەنگیە
لە پەنا ئەوە مایەوە هەتاوەکو ترۆر کرا بەدەستی پاڤێڵ و ئەژی دەستگای دژە ترۆر و ئاسۆ ئەڵمانی باشە بۆ لەبەرەوەی پیاو بوو من بۆ ئەو هەموو لایڤم کرد و بەردەوامی ژەبم لەبەرەوەی من پیاوی ئازام خۆشەوێ بەڕاستی پیاوی مردم خۆشەوێ مرادکانی کوردەی پیاو بوو مرد بوو ئەگەر لاهوریش هیچ لە قسەی من لە ڕووە ئەگەر مرد بێ بە حەیاتی مرادکانی کوردەی لەبیر ناکات و لە هەر شوێنێکە دەسەڵاتی هەبوو بکوشەکانی ئەدا بە دادگا و ئاشکرایانەکە وەڕسوایانەکە بۆ مێژوو و بۆ خەڵک بەڕاستی کە ئەبێ ترۆریستەکان باجی ئەو ترۆرە نامبەردانەوە بێشەرەفانەیە بدەن کە لە ڕانیە بەرامبەر بە مرادکانی کوردەیان کردیان بۆیە من هەمیشە پیاوی ئازام خۆشەوێ پیاوی خاوەن هەڵوێستم خۆشەوێ لە حقیقەتە پیاوێکی تر هەیە خەڵکی هەولێرە ناوەکەی چییە تخوا ناوی چییە پێم وایە ناوی شادمانی مەلا حەسەنە خەڵکی هەولێرە لەو دقەیەوە ئەو کێشانە بووە لە پاڵ لاهورا وەکو پۆڵار ڕاوەساوە من پیاوی مرد هەمیشە لای من جێگای ڕێز و جێگای تەقدیرە لە حقیقەتە کە لە پێناوی بەژۆندی تایبەتە لەبەر ترس و لەبەر پارە پشت ناکاتە هاوڕێکەی خۆی لە حقیقەتە زۆربەی زۆری ئەوانەی کە لە شانی لاهوری شەرجەنگیا بوون و لە پەنایە بوون خوێڕی دەرچوون لە حقیقەتە نامەرد دەرچوون هەر لە دوای ڕووداوەکان چون بۆ لای پاڤێڵ بۆ پارە و بۆ بەژۆندی پاڤێڵش پێیوت بوون ئەوانە کەی پیاوان کۆمەڵی خەڵکی سووکن هەیانە بە 3000 دلار من کڕیومە ئاوای پێوت بوون پاڤێڵ جەلات تاڵەبانی هەر بەڕاستی خەڵکی سووکن ئەوانە لە حقیقەتە بۆیە ئەوە ڕەفتار و ئەمە هەسوکەوتیانە بۆیە کەسێکی وەکو نەوشیروانی حاجی ئەحمەد کە مدیری ئاسایشی گەرمیانە خۆشەویستیان لاهور کردی بە پیاو کردی بە بەشەر باشە سیارەیایە چەکیایە پارەیایە کردی بە مدیری ئاسایش ئەو ڕۆژی کە لاهور ئەڕوا بۆ گەرمیان تەلەفۆنەکە بۆ هەموو زوڵباتۆمانە ئەڵێ کاک پاڤێڵێ وەرنەوە و ئەمە نەکەن و بەشداری نەکەن و ئەلەم بابەتانە ئاوا ڕەفتاری کردبوو بۆیە من هەمیشە هەر پیاوێ کە خاوەنی هەڵوێست نەبوو چونکە ئەمە تەجروبەیە کە تۆ بۆ لاهور هەڵوێستی نەبوو بۆ منیش ناوێست بێنێ بۆ فڵانیش نابێت لە حقیقەتە لەبەرەوە من هەمیشە لەو پیاوانە ئەدەم کە خاوەنی هەڵوێستنی لە کاتی تەنگانەیە پشتەکەنە ڕەفیقەکانی خۆیان و لە پێناوی بەژنی تایبەت و پارەیە ئەچن خۆیانە فرۆشن و خۆیان هەڕاجەکەن باش نییە بۆیە چەندین لایڤی کەش لەسەر مرادکانی کوردەیی یەکەم ئەو ژن و پیاوانەی کە هەڵوێستیان هەبووە لە هەموو ڕووداوەکانە لای من ئینسانی شەریفن بەڕاستی باش نییە بەڵێ هەموو ئاڵا تاڵەبانیش هەموو ئەمانە لە حقیقەتە باشە ژنێکی تریش کە ناوەکەی نازانم ژینۆی ناوەچی ناوە هەر کەسێ لە تەنگانەیە پشتی نەکردە هاوڕێکەی خۆی لای من ژنێک یان پیاوێکی شەریفە و هەر کەسێکی لە تەنگانەیە هاوڕێکەی خۆی بە تەنها بەجێهێشت و خۆی فرۆشت بۆ پارە وە لە ترسا ئەوە پیاو نییە ئەوە مرد نییە بەڕاستی و ئەوە ژن نییە ئەوە ئینسانی بێحورمەتن لە حقیقەتە بۆیە لێرەوە بە مەحموود سەنگاوی دەڵێم ئەدانی حەمەی ناو هەر بە پیاوی نازانم بۆیە هیچ بۆ ناڵم بەڕاستکەم بە پیاوی نازانم بەڵام مەحموود سەنگاوی ڕێزیەگرم بە پیاوی زانم بەڕاستی هیچ کاتێک جارێکی تر ئاوا ڕەفتار مەکە کە شتێکە کرد وەکو پیاو لە سەی ڕابۆست ئەگەر بیشکوژی لە پێناوی بەڕاستی بۆ ئەوی بە مەردایەتی ناو بچێتە مێژووەوە نەک بە ترسنۆکی لە حقیقەتە باشە ئەمە کە بەدەست و تەجروبە ئەگەر جارێکی تر شتێکت کرد وەکو پیاو لە بەرامبەریان ڕابوەسە من بوومایە ئەو ڕۆژە لاهورم ئەهێنا ئەم وەرە قسەکانی خۆکە جا پێفڵچێکە با بیکات حەزەکە بشکوژامەیە بەڕاستی باشە نەک بێدەنکەیت و بترسی لە کەژێک و پاڤێڵ کاتێککە تۆ پێشمەرگە بووی بەو شاخەوە سەدەمی ئەنفال و فڵان و فیسارا مەحموود سەنگاوی پاڤڵ لە بەریتانیا شەوانە میزیە کرد بەخۆیە باشە شەوانەی یەکونە میزیە کرد بەخۆیە باشە دای ژنەکەی برای مەحموود پاکێ کردەوە تۆ عیبە لە هین بترسی لە کەسێک و پاڤڵ بترسی پاڤڵ کەی پیاوە تۆ لێ بترسی کاک کەی پیاوە بەڕاستی شێت و شبری وا چییە کاک ئەوانە چین بۆیە پێدەڵێم بۆ جارێکی تر ئاگاداری ئەو مۆزوعانە بە شتێ مەکە کە کردت وەکو پیاو بیکە لەسەری ڕابوەستە با بمری با بکوژی میمێ شەرافەتمەندانە بە هەڵوێستەوە بەڕاستی ئەمریت باشە ڕێبواریش پیاو بۆ ڕێبواری حامی تا ئێستا تا ئێستا قسە تۆمە ئینسانە هەموو ئینسانشتی بەسەر گۆڕانکەی بەسەرایە هەموو ڕێبواریش کەسێکی پیاو بۆ کە تا ئێستا لەگەڵ لاوی شەرجەنگیا بۆ یعنی لە تەنگانا بەجێ نێشتووە من پیاوی ئازا پیاوی خان هەڵوێستم خۆشی لێکردە هەڵوێست خۆ ئازایەتی چییە ئازایەتی خۆ گول لە تەقاندن نییە خۆشەویستان ئازایەتی هەڵوێستە ناکەتە باش نییە تۆ هەڵوێست هەبوو یعنی ئازا و قارەمانی هەڵوێست نەبوو یعنی جەبانی لە حقیقەت ئەوە بەشی یەکەمی قسە و باسەکەم بوو چونکە وەسعی دەنگ و قورگم بۆ جۆرەیە پەلەم لێ مەکەن تا چاگەبمەوە لایڤ وشتم زۆر بەسەرا کەوتووە بەڕاستی یعنی ئەبێ هەموو هەفتەیەک من لایڤ دوان بکەم اینجا بتوانم وەڵام بە هەموو ئەم شتانە بدەمەوە کە ئەم ماوەیە نەمتوانێت لایڤ بکەم پرسیارێکەکەین کە بۆچی ئەوە ئەو مۆزوع کۆتایی پیاد خۆشەویستای من بۆچی دادگای فیدراڵی لە ذهنی زۆربەی خەڵکی کوردستانە بڕیارێکی گرنگ و ڕاستیدا لەسەر ئەمە کۆمەڵی قسە و باسان بۆ کەم و دوایەشی سەر بەشەکانی تریش خۆشەویستانی من
بەڵێ ژینۆش ئەناسم ئەوش هەڵوێستی بوو دەستی خۆش بێ هەموو ئینسان لای ئینسانی باشن کە خەوانی هەڵوێستن بەڕاستی بەیانی هەڵوێست بگۆڕن لای من هیچ یەک تو یەک بیان لێم چکە ئەوەیە ئێستا من هەر لە خۆمە من تا لاهور لە لوتکەیا بوو هەردشی لەو شەرجەنگی بوو هەتا هاوسەرێکی کێتی بوو کە وەختێ ئاوای لێ هات پشتیوانیم کرد باشە هەتا قیامەتی جوابێ هەر پشتیوانی یەکەم حەزەکایەکێتی هەموو سامانەکەی خۆیم باتێ هەر پشتیوانی لەو شەرجەنگی یەکەم چکە پیا بێ بەڕاستی ئەگە ئینسان دانیشێ لە پێنای بەژی تایبەت تا پاش لە کۆمەڵی مەواسەکە ئەوەی تر حسابی بۆ مەسای پیاوی بۆ مەکە بەڕاستی باشە خۆشەویستانی من با تۆزێ بە مەنتەق بە عەقڵ باشە بە ئەخلاقیەتێکی بەرزەوە کۆمەڵی قسە و باسکەین وەکو یەکێتی و پارتی نەکەین بەڕاستی وەکو بنەماڵی بازانی مافیا و جەلاد نەکەین دادگای فیدراڵی بڕیارێکی دروستی دەرکرد باش نییە ئەوەشی جێگەی خۆشی و خۆشحاڵیە کە هیچ کەسێک و لایەنێک ناتوانێت تانە بدات لەو بڕیارەی کە دادگای فیدراڵی لە بەغاداوێتی ئەم بڕیارە وا ئەکا کە هەموو کۆمپانیاکانی دنیا کە لە بازای نەوت و گازە کارەکەن نەوێرن خۆیان لە قەرەی کڕین و فرۆشتنی نەوت و غازی کوردستان بدەن چونکە حکوومەتی ئیتیحادی مافی خۆیەتی لە هەر جێگایەکە بێوێ شکاتی لێ بکات و ڕۆحیان دەربێنێ بەڕاستی باشە خۆشەویستانی من بەغدا ئەزانەیە کە بنەماڵەی بازانی وەک چۆن بە ناوی ئابووری سەربەخۆ نۆتی کوردستانی تەسلیمی ئەردۆغان کردووە ئەوێ غازی کوردستانیش تەسلیمی تورکیا بکە بۆیە ئەمە نەبۆ گەلانی عێراق نەبۆ هێزە سیاسیەکان بەڕاستی قابلی قبوڵ نییە و تەنها بنەماڵی بازانی هەیە کە ئەمەی ئەوێ لە پێناوی بەرژەوەندی خۆیە بنەماڵەی بازانیش بنەماڵەیەکی مافیە و بنەماڵەیەکە کە بە ناوی حکوومەت و دەوڵەتداریەوە و بە ناوی کوردەوە ئەوێ نەوت و غاز و سامانی ئەم وڵاتە بفرۆشێ بە تورکیا بۆ ئەوەی تورکیا لە پشتی ڕابوەسێ و ئەمیری ناوچەکە بێ بۆ خۆی لە سلێمانی و هەولێر و ئالەم بابەتانەیە باشە تورکیایش لەم دزینی سامانەیە بڕێ پارەی ئەداتێ باشە ئەیبەر پارەکە بۆ خۆیان ئەمای بەشێکیان بە پاڤێڵ و قوباد و ئەوانە بەشێکیان بەم سەرۆکی حیزب و بۆ سەرۆکی حیزب بۆ خۆشیان ئەیانێ شاهانە بژین ئەمەش بەڕاستی بۆ خەڵکی کوردستان قابلی قبوڵ نییە لەبەروی خەڵکی کوردستان لە مەسەلەی پارە و نەوت یەکتی کە نانی پێ نەبڕاوە و پێی نابڕێ بەڕاستی ئەمە کارە ساتەکەی ببین خۆشەویستان هەموو خەڵکی کوردستان خۆشحاڵی خۆیان دەرەبڕن چونکە دادگای ئیتیحادی سەبارەت بە نادەستوری و نایاسایی نادەدەرەوەی نەوت و غاز لەلایەن بنەماڵەی بازانیەوە هینە بێت قابلی ئەوە نییە کە قوبولی بکە بەڕاستی یعنی نادەستوریە و نایاساییە بە تایبەتی بنەماڵەی بازانی پەیوەندی ڕاستەوخۆی بەوە هەیە کە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەم دزاننی و دڵنیان کە بۆ گیرفانی خۆیانە و نەوت و غازی وڵات تاڵانەکەن و خەڵک لەمە بەهرەمەند نییە و وەکو وتم هیچیان پێ نابڕێ بۆیە کاتێککە ئەم بڕیارە لە بڕیاری لێسەندنەوەی ئەم مەلەفە لە بنەماڵەی بازانی ئەدرێ لەلایەن دادگای فیدراڵیەوە کورد هەمووی پێی خۆشە چونکە کورد ئەزانێ یەک قڕوشی بەر ئەو ناکەوێت کەواتە جێگەی خۆشحاڵیە بۆ هەمومان و بۆ هەموو کورد لایقەدا ئەو قسە قۆڕی کۆمەڵە گەمژە ناخوا دانیشن کاکێ هەمومان کوردین و هەمومان ئاواین و عەرەب و ئەمەوە ئەوە ئەمە قسەی قۆڕە بەڕاستی ئەمە هەڵخەڵاتی لەرانەیە و ئەمە نایخوا ئەمە هەمووی ئەو گەمژە و ناحەڵن کە کاتی خۆشی دوایەکی و پاتیەکەوتن و ئێسەیش موچەیەکی خێڕیان هەیە هەر دیفاع لەوان ناکەن دایقەتە بۆیە ئەم بڕیارە چی لە پشتەوە بێ کام دۆڵ لە پشتی بێ بۆ گوێبادانی مەسعود بازانی بێ یا بۆ هەڵوەشانەوەی ئەو ڕێکەوتنەی سەدر و حەلبوسی و بازانی بێ گرنگ ئەوەیە کە کارەکە کارێکی باش بۆیە کاتێ مەسعود بازانی ئەوێ بەڕێکەوتن لەگەڵ سەدر و حەبلوسی و ناوماڵی شیعە لە توپەتکە ئێتوشی ئەو شتانە ئەبێ بەڕاستی ئێستا باسی ئەوەی شەکەم کە بۆچی مەسعود بازانی ئەچێ بۆ ئیمارات و بۆ قەتەر و ئالەم بابەتانە بەرنامەکانیان چییە ئەوانە و بۆچی ئاواکەن بۆیە ئەم یاریەی کە ئێسەیش لە بەغا بەو ڕێکەوتن نەکردی مەسعود بازانی دیسان لەسەر داوای تورکیا و سعودە هەمان یاری بوو کە کاتی خۆی لەگەڵ داعشا کردی ئەوە بوو داعشە هێنای ناوچەی شەنگەڵ و یەزیدیەکان هەمویان بە تاڵان بران و وێران کران هەزاران کەس ئاوارە بوو کوژرا باشە ڕێگەی کردەوە بۆی داعش بڕوا بۆ کوبانەوە بۆ ڕۆژ ئاوا ئەوە هەمووی تورکیا و بنەماڵەی بازانی هەماهەنگ بەڕاستی کردیان چونکە ئێمە لە مێژووی کووردا یەک خائینمان هەیە ئەویش بنەماڵەی بازانیە بە دەرەجەی یەکەم بەڕاستی باشە
هەر ئەو کاتەویستیان دەوڵەتێکی ئیسلامی بۆ داعش دروستکەن کە تابعی تورکیا و سعود و قەتەر و ئەلەم بابەتانە بێ قەڵەم ڕەوەکێشی لە کەرکووکەوە بۆ منتیقی بۆ مووسڵ و ئەلەم بابەتانە سلێمانی و هۆلێر و دوهۆکیش بدەن بە بنەماڵەی بازانی وەکو ئەمیرێک بۆ خۆی تیا دابنیشێ باشە بۆیە کە هەم دەوڵەتە ئیسلامیەکە کە هی تورکیا ئەبوو و داعش سەرپەرشتیەکرد و هەم ئەوی مەسعود بازانی هەردووکی بە قازانجی تورکیا بوو لە ڕاستیە بە قازانجی ئەردۆغان بوو ئەمە بوو کە تورکیا ئەیوت ئێمە ئەمانەوەی فراوانکردنی سنووری تورکیا و بوژانەوەی سەردەمی عوسمانی و فڵان و ئەلەم بابەتانە ئەم خەونیان هەبوو بەڵام ئێران خەونەکەی هەڵوەشاندنەوە و خەونی زڕاندن و بە یەک دەرزی ئەم میزەڵانەی فش کردەوە بەڕاستی باشە ئەم جارش هەروە بووە باشە پارتیە لە گوای ئێران ئەم مۆزوعی کردووە بەڵام گەلانی عێراق و عێراقیش بڕیارەکەی دروستە جە هەر کەسێک کردی بیت باشە چێ ئەزانێ لە ئێوە بۆچی مەسعود بازانی لەگەڵ کوڕەچکۆلەکەیە ڕۆژ بۆ ئیمارات بۆچی دوای چوو بۆ قەتەر بۆ چیە مەسەلەکە کەس ئەزانێ بۆ یەک وەزیری لەگەڵ نییە بۆ لەم حکومەتە پاڤڵی قوبادیشی لەگەڵ نییە کە جێگریەتی پێویستی تۆوانە نییە شکە بۆ کاری بازرگانی و کاری جاسوسی و کاری تایبەت ئەچێ باشە لەگەڵ ئیمارات و لەگەڵ قەتەر و لەگەڵ تورکیایە بەنیازی کۆمەڵێشتن لە مەسەی نەوت و غاز و دزی و تالی ئەلەم بابەتانەیە ئێخۆ ئێرانیش یا هەر دەوڵەتێ مەیدان چۆڵ ناکە بۆ ئەمانە بە ئارەزی خۆیان بدزن و ببڕن و بسووتێن و کاولکن خۆشەویستانی من ئێمە بنەماڵەی بازانی باشە ناسین ئەگەر مەسعود بازانی بزانێ بۆ هەموو ئەمانەیە ئامادەیە نەکرد خۆی باوکیش یەکێتە سەر چۆک بە خۆی جامانە سوورەکەیەوە بۆ ئێران بۆ ئەوەی کە بتوانێت شتێ بە شتێ بکات و هەر بەردەوام بێشە تەڵانکردنی نەوت و سامانی ئەو وڵاتە و ئەگەر بۆی بکرێ ئەبێ بە پێڵاو ئەچێتە پێی ئاخوندێکی ئێرانی یاچێتە پێی پازارێکی ئێرانی بۆ ئەوەی کە هەوڵ بدەن ئەو بڕیارەی کە دادگایەوێتی متیکەن بۆ ماوەیەکیان جێبەجێ نەکەن بۆ یەکە هیوادارم جێبەجێ بکەن ئەو کارە بکرێت هەرچی بێ مەلەفی نەوت و غاز بدرێتەوە بە بەغا لانی کەم خەڵکی غاز نەوتێکی ئەبێ لە ماڵەکەی خۆیان وەکو بەغا وەکو هەولێر و ئەین وەکو دۆ کەرکووک وەکو ئەلەم بابەتانە باشە نەک لە سلێمانیان دامنشی بەڵام نەوتی نەبێت غازیشی نەبێت بۆیە خەڵکی کوردستان و ئێمە هەمومان پێویستە داوا لە دادگای ئیتیحادیکەین کە بڕیارەکەی بەزووتی کات عەمەلی کاتەوە بەڕاستی باشە نەک مەسعود بازانی بەیانی بچێتە باوەشیان ئیتر بڕیارەکە بخەوێنن تا هەر قۆناغێک ئیشیان پێ بێ ئینجا وەکو چەکێک بەکاری بێنن دژی بنەماڵەی بازانی بۆی کە هەمیشە لەسەر شۆڕیا بیهێڵنەوە لە پێناوی پارەیە بۆیە لێرەوە دادگای فیدراڵی کارە ڕاستەکەی کردووە و بڕیاری فرۆشتن و تاڵاکی نەوت و غاز لەلایەن بنەماڵەی بازیان چەتەکانی دەباشانەوە نایاساییە نادەستوریە و دەبێت ڕادەستی حکوومەتی عێراقی بکرێتەوە بۆیە ئەگەر وەکو منطق سێریکەین وەکو عەقلی نەتەوەیی وەکو عەقلی کورد وەکو عەقلی نیشتیمانی سیرکەین دەبوو بنەماڵەی بازانی و چەتەکانی دەباشان بە هیچ جۆرێک دەست بۆ نەوت و غاز و ژێرخانی کوردستانی باشوور نەبن چونکە ئەوە مڵکی نەتەوە و نیشتیمانە دەبوو هەروە بمێنێتەوە بڕۆن سێری ئەمریکاکەن دەیان دەوڵەتی لە ئاسی دنیا هەیە نەوتیان هەیە غازیان هەیە هەموو شتێکیان هەیە بەڵام دەری ناکەن لەم وڵات ئێسین لە وڵات ئێسیێنن بۆی ئەوەی خۆیان بێنێتەوە بۆ ئایندەی گەلەکەیان بۆ ئایندەی نەوەکان بەڕاستی بەڵام مەسعود و جەلال تەڵەبانی کاتی خۆی ویان ئەزانی نەوت و غازی ئەم وڵاتە مارەی دایکیانە ئەوە بوو کە دەستیان کرد بە فرۆشتنی نەوت و ئێسیانێ غاز بفرۆشن بە تورکیا ئەلەم بابەتان باش نییە چونکە ئێمە لە بەغاوە نەوتمان بۆ هات غازمان بۆ هات موچەمان بۆ هات نەوت دەرنایەنم بەڕاستی بۆچی دەری بێنم غاز دەرنایەنم کە کاتێکیشە دەری هێنێ بۆ گەلەکەشمان نییە کەواتە بۆچی بۆ بنەماڵەی بازانی بیخۆن بەڕاستی باشم ساڵانێک کە پارتی یەکێتی وەکو کۆمەڵێک چەتەوە وەکو کۆمەڵێ حوت نەوت و غازی ئەم وڵاتە ئافرۆشن هەمووشی بۆ گیرفانی خۆیانە خەڵکی نە نانی هەیە نە کاری هەیە نە کارەبای هەیە نە ئاوی هەیە نە بەنزینی هەیە نە موچەی هەیە باشە یەک دینار لەم پارێ ناچێتە گیرفانی ئەوانەوە بۆ ژیانە سەرف ناکرێ بۆ شەقامەکانیان بۆ قەزا و ناحیەکانیان بۆ پارکەکانیان بۆ کۆڵانەکانیان سەرف ناکرێ هەمووی ئەم زوجەردانە خۆیان ئەیخۆن و بەتەڵان ئەیبەن ئەهێن بانکانی ئەوروپا دایانێن یان بەڕێزە شوقە و خان و ڤێلا و ئەلەم بابەتانە بۆ خۆیان جێبەجێەکەن و تاوە وەکو چۆن مەسعود بازانی بینای هەیە بە 18 ملیۆن و هەیە بە 20 ملیۆن و هەیە بە 30 ملیۆن و ئاوا بۆ خۆی پارەی ئەو خەڵکە بەتەڵانی ئەبن کەواتە من و تۆ بۆ شە لەسەر نەوتی ئەمانە بکەین
بۆشە لەسەر ساما ئەم پارەی ئەوانە بکەین بەڕاستی ئەحمەقی لاقت باشە ئاوایە جگە لە مەسەی نەوت و غاز و ئەمانەیش هەرچی داهاتی نەوت و مەرزەکان و قاچاقچێتیە هەمووی ئەیخۆن شاخیان داگیر کردووە گردیان داگیر کردووە تاپۆڵکە نەمەوە ئەمانە نەیتسین باشە هەمویان کرد بە مۆشی خۆیان خۆمان تێر ناخۆن خۆشەویستان هەتا لە حوتیشیان تێپەڕاندووە باشە بۆیە یەکێتی و پاتی پێویستە ئەو چەکەیان لەدەست دەربهێنرێ و ئەوە نەبێ ئەمانە واز لە خوێن ڕۆژینان واز لە خوێن خۆرینان واز لە دزی و درۆستینان بەڕاستی چونکە ئەمانە نەقیە بقیێمیان ماوە نەقیمەتیان ماوە و نە قوساییان هێندەی پوشێک ماوە بەڕاستی ئەخر خۆشەویستان ئەگەر ئەم نەوت و غاز و دزی و جەردەیە نەبێ مەسعود بازانی و مەسرور و مەنسوور و پاڤێڵ و قوباد و سەرانی پارتی وێچێتی چین تو شەرەف و ویژدانتان جگەل لە کۆمەڵێک مرۆڤی خەڵتە هیچ دەباران نەبوو بوودەڵە کە شەقی زەمانە ئەمانەی هێناوە کردوونی بەشت کۆمەڵە چڵیت لە حەقیقەتە جگە لەمانە ئەمانە چیتن خۆشەویستانی من چیتن بەڕاستی بەڵێ پێویستە هەموو کورد ئەوەی عەقڵی هەبێت ئەوەی کاڵفام نەبێت ئەوەی ویژدانی نەفرۆشت بێت ئەوەی جاشی بنەماڵی بازانی نەبێت پێویستە هاوار کات و بڵێ بۆ دەرهێنانی مەلەفی غاز و نەوت لە چنگی سەرانی دز و جەردەی بنەماڵی بازانی و تاقمەکەی دەباشانی یەکێتی بۆیە خۆشەویستان غەدری ئەم دوو بنەماڵە چەتونە و هەردوو سەرکردایەتەکەی پارەخۆری دزی و درۆزنی و جەردەی تاسەر ئێسکەکانی هەر هەمومان ڕۆشتووە باشە ئەمانە داژیکە هێشونێتەوە باشە بەس بۆ ئەوی کورد بە مافەکانی خۆیان نەکەن هەر کاتێکیش بەدیرێکیان بۆ پیا بوو یەک شەخەڵێن دەقنیان ئەمانش ئەزانین کە ئاوایە بۆیە بەس بیریان لای پارە و لای دزی و لای تاڵانی عەزیزانی من تەواوی ئەو کەسانەی کە دژی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەغان بەشیان هەیە لە تاڵانی لە دزی لە جەردەیە بۆیە دژن بەڵام بناوی کورد و کوردایەتی و ئەنم بابەتانەوە بەشیان هەیە بنەماڵی بازانی گروپەکەی دەباشە کچە قژشکاویەکەی بڵێ ئەحاڕەش شانازی بڵێ ئەحاڕەش باشە تەواوی سەرکردەکانی پارتی وێچێتی و نۆکەرەکانیان سەرانی حیزبەکانی تر یەکە بە یەکە هەر هەمویان بەشیان هەیە شاهانە ئەژین پارە وەرەگرن بۆ خۆیان پێی ئەژین بەڵام خەڵکی کوردستان لێی مەحرومە و لێی بێبەش بۆیە هەموو ئەمانە دیفاع لەو مۆزوعەکە ئاساییە جەلاب و مانگی 6 ملیۆن دیناری پێ بڕێت خانشینی بە 5 ملیۆن دلار باشە وەکو مالۆس وەکو گەماڵ لە ماڵەوە پاڵکەوتویت خەوتویت هەر ئەخۆیت و ئەڕیت و تەوا هیچ تر ناکەی ئێتەبعاً پێ ناخۆشە بێ دادگا بڕیارێکی وا بدا لەبەر خاتری موچەکەت چی نووسەر هەیە چی شاعیر هەیە چی هونەرمەند هەیە چی میدیاکار هەیە چی نازام تەڕەماش و تەڕەساس هەیە ئەمانە هەمویان ئاساییە کە پێیان ناخۆش بێت ئاخر لە سای 92ەکەوە وەکو تەڕاح پاڵکەوتون باشە نۆکەری ئەم دەسەڵاتن ئەم مافیانە پارە ئەخۆن چرکەی لە خۆی بڕیوە خۆشی بە موچەیەک ڕازێ بەشەکەی خۆی کەسانی وەکو عتاقە داخی سەردەمی بەعسیش نووسەری ناو گۆڤە ڕۆژنامەکانی بەعس بوو لە دوای ڕاپەڕینەوە لە سێمانی دانیشتووە لە تەڕەخەوە لە وشک ئەخەوێ لە ژیانیا بەردێک نەبەستەر بەردێک خۆشەویستە باشە جارێکیش لە سەنگەری خەڵکان نەبووە هەمیشە زۆرنای پارتی وێکێتی بووە لە پێناوی مشتێ پارەیە بۆیە یەک دانیشێ کوردیاتی بە ئێمە و بە خەڵکە فرۆشێ بەڕاستی نەژنیە کەچی عتاقە داخی یەک لە تەلەڤیزیۆنەکەی مەسعود بازانی و کوسانی 24 باش نییە ئەڵێ هەندێک خۆفرۆشی کورد لە ئەنگری بڕیارەکەی دادگای شۆفێنی عێراقیەک باشە ئێمە خۆفرۆشین یا تۆ خۆفرۆشی بەڕاستی یا تۆ ویژدان فرۆشی یا تۆ ئابڕوو فرۆشی ئەرێ بۆشی بە ئاغاکانە ناڵێ ئەگەر دادگای بەغا شۆفێنیە دادگای ئیتیحادی ئەی چیەکەن سەرقاڵی شەڕن لەسەر پۆستی سەرۆک کۆماری دادگاکەی شۆفێنیە و ئەگەر بەغا پیسە و ئەی بۆ شەڕ لەسەر پۆستی سەرۆک کۆماریەکە ئەی بۆ بەدەیان شەڕەخۆریان نادۆتە ناو بەغاوە بە ناوی ئەندام پەرلەمان و وەزیر و گەزیرەوە ئەگەر دادگاکە شۆفێنیە خۆمپانەکە و دوو هەوا نییە کاشی من دادگا شۆفێنی بێ بەڵام سەرۆک کۆمارەکەی خۆش بێ بە شەڕی لەسەرکەیت وەزیرەکەی خۆش بێ شەڕی لەسەرکەیت پەرلەمانەکەی خۆش بێ 20 کەس بنێی بێ بە چی 60 کەس بنێی بۆ ئەندام پەرلەمانی باشە کەواتە چی خۆفرۆش ئێمە یا ئێوە بنەماڵی بازانی وێکێتی یا خەڵکی کوردستان ئێوە خۆفرۆش مەگەر سێکی ئابتان بیچۆتەوە بۆ پارتی نەبوو گادی کۆماری بەعسی هێنایە سەر پەرلەمانەکەی هەولێر کە خۆتان ئەتانوت پەرلەمان بەرهەمی خوێنی شەهیدانە ئێوە هێناتان
ئەی ئەوانە کێ بوون کە فەرشی سووریان بۆ مالیکی و عەبادی و کۆنە بەعسیەکان لە هەولێر و لە سلێمانیان ڕاخست کێن زەحمەت نەبێت خۆ ئێمەمانە نین ئێوە لاکەتە لە شوێی دنیا هەبووە لەسەر پۆستی سەرۆ کۆماری شەڕکەیت کەچی دادگای بەغا پێشۆفێنی بێ ئەمە حەماقەتە ڕاستێکی حەماقەتی نەتەوەچێتیەک یا کوردایەتێکی فشەیە کە 100 ساڵە کورد ئەیا بە کوشت بە قوت و خۆڕایی باشە لەمەش بەدەن جا لەبەر خۆفرۆشی ئێوە و بنەمەڵی بازانی بەڕاستی خۆفرۆشی بەر ئێمەمانە نەکەوێ بەخەکی فەقیرەکەوێ نا هەتا ئێوە وەستا بن بۆ خۆفرۆشی کەس ئێمە بە یەک توور ناوێت لە ڕاستیە چونکە ئێوە مامۆستای خۆفرۆشی ئێوە مامۆستای چەمانەوەن بەڕاستی مامۆستای کەوتنە سەر ئەژنۆن لە پێناوی پارە و لە پێناوی دەسەڵاتی خۆتانە باشن آخر ئێوە نووسەری کوردن بۆیە حاڵی کورد زۆر زۆر جوانە ئێوە هونەرمەندی کوردن بۆیە حاڵی کورد جوانە تەنها پارەی قاپی عراقتان بنی ئێواران لە نادی مۆزەفین بیخۆنەوە ئیتر ورتتان لێ نایە لەگەڵ ڕانی ژنێکە هەر ئەم دوانتە نەبێ عراقەکە ڕانی ژنێ یەک شتێکەتان لەم دنیای نایە درۆکن نەک نیشتیمان و نەکورد شەرەفی خۆشە ئەفرۆشن لە پێناوی پارەیە بەڕاستی کەواتە دەمتان داخن لە خۆتانەوە قسە مەکەن ئێوە خۆفرۆشن بەڕاستی کەسیش نەڵێ ئەمە لەبەر کوردە باشە کوردایەتەکەتان ڕسوا و مایە پوش بووە 30 ساڵە ئێوە بەناوی کوردایەتیەوە حکومەتداریەکەن ئەمە حکومەتەکەتانە باشە بۆیە ئەوەی کە پێی ناخۆشە ئەوی یاسایە لەبەر گیرفانی خۆیەتی لەبەر شتێکی تر نییە جا خۆشەویستان ماڵپەڕێکەیە بەناوی وشە ئەم ماڵپەڕە پێکاتون لە کۆمەڵی ئینسانی خەڵتە و تەڵپەی پاراستن خۆشەویستانی بن پەلاماری هەر کەسێ ئەدەن کە سوکە ڕەخنەیەک لە پاتی لە بنەماڵی باجانی بکە لەم ڕۆژانەیە هەساون قسێکی نەوشام سەفایان هێناوە کە نەوشام سەفا ئەڵێ نابێ کورد بە هیچ جۆرێ لەژێر هیچ گوشارێکی ناوەچی و دەرەشیە دەست هەڵگرێ لە مافی خۆ بە خاوەنزانینی سەرچاوە سروشتیەکانی کوردستان باشە قسەکەی نەوشام سەفا ڕوونە نەوشام سەفا ئەڵێ کورد نابێت دەست هەڵگرێ خۆ نەیوتووە چەتە مافیەکانی بنەماڵی باجانی و دەباشن کاکە ئێوە زۆڵە کوردن قسەکەی نەوشام سەفا ڕاستە وەکو کورد نەوەکو چەتەکانی بنەماڵی باجانی دەباشن باشە ئێوە سەرچاوەی سروشتیەکانی کوردستانتان داوە بە تورکیا بە دەوت و غازەوە عێراقیش ئەوە قبوڵ ناکات لە حەقیقەتە لەبەرەوە قسەکەی نەوشام سەفا وەکو کورد ڕاستە باشە بەڵام ئەمە کورد نییە ئەمە بنەماڵی بازانیە لەگەڵ کۆمەڵێک لە لاتولوتی دەباشانی ناوێشێتی کە خەریکی پارەکۆکردنەوە و ئالە بابەتەنە چی عیلاقی بە کوردەوەی ئێمەش لەگەڵ ئەوەین کە سامانی سلێمە کوردستان هەولێر دهۆک فڵان فیسان ژێرخانەکەی و سەرخانەکەی بۆ گەلەکەی خۆمان بێ ئەگەر بۆ گەلەکەی خۆمان وایە ئێمەش پێمان ناخۆشە بوو بەڵام ئێمە ئەزاین کە بۆ گەلەکەمان نییە بۆ نیشتیمانەکەمان نییە بۆ ئاوادانکردنەوەی ئەو کوردستانە نییە بۆ هیچی نییە بۆ بنەماڵی بازانی و پاڤڵ و عقوبات و ئالەم بابەتان نییە لەبەرەوە بۆ پێمان خۆشە بەڕاستی بەڵێ کورد دەست هەڵ ناگرێت بەڵام بنەماڵی بازانی خائین و ئێوەی دەست جادە بۆتان نییە بە ناوی کوردەوە تاڵانی بکەن بەڕاستی بە ناوی کوردەوە ڕۆی ئیدر کورد بڕوا بە ئێوە ناکات سەردەمانێکە لە شاگون ئەگەر خەڵک بڕوای کردایە 30 ساڵی ئێوەی ناسیوە بۆیە بڕاتان پێ ناکە بەڕاستی ئێوە تەواو باشە سەرسەریەکی جوتەوەشیان هەیە بە ناوی پێشەوا هەورانی جا ئەم پارتی ئەگەڕێ کێ خەڵتە بێ کێ چەقۆ کێش بێ کێ لاتولود بێ ئێ با بۆ پەرلەمان بۆ لەبەرەی پەرلەمان سووکە هەر بنەماڵی بازانی بڵێن قورسایەتیان هەیە باشە ئەم سەرسەریە باش نییە ئەڵێ چی ئەڵێ زۆربەی ئەوانەی کە دژی کاین کە ئەو بڕیاری دادگایان پێخۆشە دادگای ئیتیحادی ئەوانە پارتی تێ هەڵاون باشە پارتی تێ هەڵاون سەری ئەم ئەخلاقیەتەکە یعنی زۆربەی کورد کە لە ساڵ 95 پێی خۆشە کە ئەو بڕیار دراوە ئەمانە هەمووی پارتی تێ هەڵداون بۆیە لێکەواتە مادەم ئێوە لە ئێمەتان هەڵاوە بەڵێ پێمان خۆش قابێت تێشمان هەڵبەن و پێشمان خۆش بێ هین پێشمان ناخۆش بێ شیوا چۆن بێ کاکچێ ئێوە تێمان هەڵان ئێمە دەستمان خۆش بێ کە پێمان خۆش شەقی ئێوە تعدای ئێوە ستەمکاری ئێوە وای کردووە ئێمەش ئاوا بی بکەینەوە کورد وتەنی لە ترسی ئاگر پاڵبێن بە ئاگرەوە ئیناخۆ نەبێ عفو لە ترسی ئاگر پاڵبێن بە ئاوەوە خۆوە نییە ئێمە بەغەمەنزە پێمی هیم و ئەلەما بەتانە بێت باش نییە بەڵام ئاوایە چار نییە بە دیلمان نییە بەڕاستی لە بەرامبەر ئێوەیە من گومانم بنیە لەوە سەرسەرەتین عەرەب جا شیعە بێ یا سونە شۆفێنی بێ یا ئینسان دۆست قسەی ئاوا بەگەلەکەی خۆی ناڕێ بەڕاستی باشە ئیتر جیاوازی چییە لە بینی شەقەکانە شەقی عەرەب بێ یا شەقی بنەماڵی بازانی و تاقمەکەی دەباشان بێ
چ جیاوازێکی عەرەبێ شەقم تێڵایە ئێوە تێم هەڵەن چ جیاوازێکی 30 ساڵ بەعس تێی هەڵاوم 30 ساڵش ئێوە تێم هەڵێن باش نییە خۆ عەرەبەکان و فارسەکان و نازانم بەعسیەکان بە ناوی کورد و کوردایەتی و نیشمان شەقم تێ هەڵنایەن بە ناوی داژکەرەوە تێم هەڵێن شەقی ئەوان خۆشە لە ئێوە بە ناوی کوردەوە تێم هەڵێن بە ناوی نیشمان تێم هەڵێن بە ناوی شەیدەوە تێم هەڵەدەن لەبەرەوە شەقی ئێوە ناخۆشە ڕاستی باش نییە ئێوە تانێ شەقمان تێ هەڵەن تیکێ نانن تۆزێ ئازادی سەرپەنایەکمان پێڕەوا نەبینن باشە سەرچۆ بیشتان بۆ بکێشین چۆن شیوا بێ بەڵا خەیاڵتان خاب ڕاستی باش نییە ئەبێ ئێوەکو حوشتر بخەون بۆی ئەو خەونە ببینن کە پێڵێن خەونی حوشدانە بەڕاستی بەشێکی دوو ئەندامیان هەیە یەکێتی و پارتی کە دادوەرن لە دادگای فیدرالی بە ناوی عەبدوڕەحمان سلێمان زێباری کە دەروێشی ڕێبازەکەی بەلام سەفایە لەگەڵ دیان مەحەمە عەلی کە کوڵە نۆکەری دەباشانە هەردووچیان لە بەخا واژۆیان کردووە بۆ ئەو مۆزوعە بۆ ئەو بڕیارە شەفتی چی بەسەرم عالەماتم کاکە خۆ ئێمە دەنگمان پێ نەداوە خۆتان دەنگتان پێداوە باشە پاشان ئەوەی دادگای ئیتیحادی کردی بەرهەمی ڕێکەوتنەکەی بنەماڵی بازانیە لەگەڵ سەتر و سوننەکان کە تابعی تورکیان خۆشەویستانی من باشە ئاوایە ئەمە سیاسەتە بەڕاستی تۆ گلەی لە کێکەن ئێوە جا هەیە چونکە ئاخرەکەی فولە پێڵاڵای عێراقی داگیر کرد باشە عێراقی داگیرکەرە خۆشەویستانی من لەکوێ عێراق داگیرکەری کوردستانە ئادی ئێوە پێم بڵێن مەگەر 30 ساڵە پارتی وێشێتی خۆیان حکومڕانی ناکەن مەگەر گێلەکانی کوردستانیش نازانێت کە ئەمە ڕاستیە حکومەت خۆتان نین پەرلەمان خۆتان نین یاسا و دادگا و دادوەر خۆتان نین پۆلیس و ئاسایش خۆتان نین پێشمەرگە خۆتان نین هەموو شتی خۆتان نیەوە ئێوە ئێسش لە بەخا شەڕەکان سەر پۆستی سەر و کۆماری ملی یەکتر ئەشکێن وەزیرتان هەیە پەرلەمانتارتان هەیە لە بەخا تاژیکەری چی کاکە خۆتان سەرۆکی هەرێمن سەرۆکی حکوومەتن سەرۆکی پەرلەمان هەمووی خۆتان یەک جوندی عێراقی لە کوردستانە نییە فشە چی عێراقی داگیرکەرە ئەم قسە قۆڕانە ئەتانێ کوردی پێکەرکەن کورد بە ئێوە کەر ناکرێت جارێکی تر بەڕاستی بە هیچ جۆرێ بەڕاستی بە ئێوە کەر ناکرێت کێ زەرمەندە لەو بڕیارەی دادگاکەی بەغا کێ مەسعود بازانی مافیا مەسعود نیەچیر مانسوور سیروان مامس هەموو سەرانی پارتی و نۆکەرەکانیان زەرمەندی یەکەمن منداڵوسکەلەکەی ئەمانە زەرمەندن هینەکەی مەسعود و نیەچیر و فڵانسە ئەلم بەبەتانە چاویان دەرەهاجا بە هەزارەکەنەوەانە دزدوزانە پاڤێڵ قوبات شانازە دز لەتیفە بەنداو دز باشە بەرهەمە نووسکەی ساڵحی ملیاردێر کە 30 ساڵەکەی دزیە بەرهەم ساڵح باشە تاک بە تاکی سەرانێکی تو نۆکەرەکانیان ئەوانە زەرمەندی یەکەمە بن با زەرمەند بن شەروال پیسێکی وەکو شێخ ئەحمەدی نۆکان کە مەلەفەکەم لایە بڵاو یەکەمەوە زەرمەندی یەکەمە بن لێرەوە بە شێخ ئەحمەدی نۆکان ئەڵێم بە زۆری کەش ئەڵێم ئێوە بڵێن دز بە خاڵتانە نایەت چونکە پیشانەزی بە دزیەوەکەن بڵێن بێ ئابڕوو بە خاڵتانە نایە بڵێن نیشتیمانی فرد بە خاڵتانە نایە بۆیە من بە شێخ ئەحمەدی نۆکان ئەڵێم باسی مەواضع ئەخلاقیەکانی شێعەکەم ئەشمژووی نووستنەکەیشتەوە شێخ ئەحمەدی نۆکان چۆن لەگەڵ سامانی حاجی فایقا مانگانە پارە وەرەگری مانگانە بە $1,000,000 وەرەگرن زیینی غاز هەموو ئەو مەلەفانە بڵاوەکەم بۆ شارەزایت ناوی ژنەکانش بڵاوەکەمەوە شێخ ئەحمەدی نۆکان لە دووبەی و لە لوبنان لەکوێ لەگەڵیان ڕائەبێری شوقڵە بۆ کڕی و ناوەکانیشیان ئەڵێم ناوی ژنەکان بۆ شارەزایت جا کە سوکاری ژنەکان بچن یەخە بە تۆ بگرن ئەگەر خۆیان قوبوڵیان نییە ئەگەر خۆشیان قوبوڵیانە بڵێن دەستی خۆش بە ئارامە هەم بەخیاڵیان نێ لە کاتاشکە خۆیان قوبوڵیانە هەمووی باسەکەم شێخ ئەحمەدی نۆکان بەخوا چیت کردی بە هەمی باسەکەم یەکەیەکە ناوی ژنەکانیش باسەکەم $2,500 ئەی بە ماچێک شوقە بۆ ژنێگەکڕی لە دووبەی لە لوبنان ناوەکانیشیان ئەبەم ناوی سیانی فڵانی فڵانی فڵان لە لایڤی تایبەتە هەرمی باسەکەم لەسەر لە کۆمپیوتەرەکەم دام ناوە مەلەفی شێخ ئەحمەدی نۆکان باشە مەلەفی ئەوەی قەیوان باش نییە فاخر بەخوا باسی هەموو شتێکتانەکەم فاخری قەیوانیش لە بیرم ناشنەوەیەوە با تۆزی ئەو سن و قڕگەم چاک بێ تۆزی ئالم جیا و گوڵ و دار و بەردەی بۆ هینکەین بە چاوە بۆ خۆمان ئەو کاتە چارتانەکەمانتان یەمەوە خزمەتی یەکە بە یەکاتە بەلەمەکەن جار زەرمەندی دووهەم سەرانی حیزبەکانی ترە بە ئیسلامی و کافریانەوە خۆشەویستن باشە هەتا ئەگاتە حیزبە مردارەوەکەی شێعیش حیزبی گژێمیانە بەناوی حیزبی شێعیەوە باشە کە زوو تومە لە کوردستانە لە دڵی هەر ئەندامێکی حیزبی شێعیە ڕسمێکی سێبەشەی مەلام سەفای تیاڵواسراوە باشە هێنی مەلام سەفا ئەمە
حزب الشيوعية شو كأمانة هميان دوكان بالشيوعية وبإسلامية وبقران وبحسك وبارهمية هميان خلطوا وبلطوا وشراو خور وأنا بابا تاني باتي وشيتي براسي باشا ايش بناي طفلي جديد كي شاسوالي دزوبا بون منا ايش بناي داد قال كي ما مساعدي بابيلو ايش بناي قلت اسلامي ايش بناي فلان في سنه همو امانه بارخولي او صلاتنا لم نوت فلان ازن بويك دانش كوداتي وديني بام فروشن انسان بي مسلمان وابي اوابي هم بو باراواكن يوا يبرو قيمه ثانيه براسي باشا اوي كزر اكلم قضيه ما في كاين نوت غازه باشا دبرو كما اداره وكما سبخوي يوا كباسيك باشنية أما قول بسني ما فيها كان أما قول بسني زوجة كان باشا تواو أوشي كا بينا خوش بيه أو بريارة داد جاي اتحادي بغا أو كسي ما فيها أو الدزة أو الزوجة دي براسي بس يكمل حالي قرق منازني كيساق ساقم هدو شيء شيكاكي جان 20 صالة من هواركم ضل نيابة حتى نوزمت يابي هر هواركم شو كبو أم زوجة دانا ببارمانتو خوش يستاني منه باشا بۆیە هیوادارین لە چنگیان دەربهێنرێ و ڕسوا بکرێن خۆشەویستە تەواو کاتی خۆی ئەمانوێت حکوومەتی بەعس نەوت و غازەکەمانە بە ئەیا بە چەک و زیندان و خۆمانی پێکوژێت باشە ئێستش یەکێتی پارتی هەروەکە چ جیاوازێکیانێ خۆشەویستە چ جیاوازێکیە ئەگەر بەعس نەوت و غازەکەشی ئەینێ ئەم نەوت و غازەکەشمان نایەتێ بۆ ماڵە بیستوتێنین باش نییە کەواتە چ جیاوازێک لەبێن یەکێتی پارتیەکە حیزب بەعسا هەیە وەڵا هیچ جیاوازێکیان نییە کاکچێ ئەماش ئێن بە فیشەک ئەمی پێکوشن وەکو حەفەی شڵاتەکان و وەکو زیندانیکردنی دەیان گەنجی بادینان و وەکو سەردەشت و کاوە و فڵان فیسار بە فیشەک ئەمی پێکوشن کاکەشێن تەواو زۆری پارەکەش ئەنێن ئەمریکا و ئەوروپاوانە بۆ خۆیان و ژن و ماڵ و مناڵیان هایلای لەسەری هێشت تەواو مناڵیان هەیە پارتیەکەتی بەقەتە یەک جزما بێ جزمەی بانگوش باشە ئێستا ملیۆنەرە لەسەر حسابی ئێمە تەواو لەبەرەوە کەسێکە قسە بکەنەکە کاگەڕم عیب و ئێمە نابێ پاڵ بین بە بەغاوە و ئەو بڕیارە خراپەوە ئەمە بەدە من بێزی لێکمە لەو کەسە بەڕاستی تۆ درۆزنی کاکیژیان لای من نایخواوە مۆزوعانە من 26 ساڵە کوردستانەکەی خۆم نەبینێتەوە لە تسێکێتی پارتی لەبەرێکێتی پارتی باشە 25 ساڵە 26 ساڵە قسە قۆڕم بۆ چێری کاکە باسی جوانە بۆ لاقەت کابرا پێشمەرگە بوو کاتی خۆی لەگە پارتیەکێتیە 10 ساڵ پێشمەرگە تەسلیمە بووە یەکێتی پێشێتی پارتی هین باسیشی لێ ناکرد اي طبعا تسليم بوتاتو من تسليم ما ناتهم اسمه كل سنه كواتا قونري بعث لسراني دباشان لابن مريض شلا طلباني لشانازي بلي احرش لمدد الزكي لبايفل قبا شيفتنا من قونري بعثيه لابن مريض بعدين شيفتنا براسي شكو كوتم بيج ماكي كي بارتي يكيتي حسك شيعي بيصا بيج ماكي بويا كتسليم هو بعث هيك اللي ناكل جايين دائما يقولوا باخذ دانيشه والله من شو صار ناتهم بما كل سنه باشا كواتا جوازي ثاني لاحقت بوي خوشي يساني من أجل هي نديز الريك عدالة لدابش كدنو سلف كدني أمبارية هبوايا وبمنزانية دهاتي أموراتي إيما هي أمن اجتماعنا دهاتي نوت وغاز أدري بخلق باشنية أدري بريق أوبان أدري بكهرباء أدري بآو أدري بدوزينوي كار أو أمانوت أمبريارة شيء قبولنية وبراسي بريارة شيء خطرناكة بوقرا كمان بەڵام ئێمە چ مەجبورین شەڕە سەر پارە سامانی ئەم زوجەدانە بکەین خۆشەویستە بۆ شەڕە سەر پارەی پاڤێڵ کەم شاناز بەشی یەک کەباب گۆشتی پێوەنیە شانازی بڵێ ئەحاڕش باشە لەمانی تەموزە لەو بەسڕایە شاناز بمرێ 3 مانگ لەبەر هەتاوە دایبنێ بۆ گەن ناکات 3 مانگ هەر ئێسقانە بەدەیان لە دولای دزیوە هێرۆ خوا لەوە خراپتری دەکا ئەو هێرۆیە خوا گەڕ و گولیکە خوا لەوە بەدناوتریکە خوا لەوە ڕسواتریکە خوایە کوجات تاڵبانیش 2 ساڵ خۆی پیسکا و هێرۆیش دەیان لەمداری ئێمەی دزی باشە شانازی هەر بۆ دەردە ئەچێ لەخوا داواکارم شاناز بەدەلەکەی هێرۆ و کۆسەت و ئەلەم بابەتانە بچێت چونکە ئەویش هەر دز و درۆست نەبەڕاستی باشە من بۆ شەڕە سەرپاری ئەم ساختە چیانەکەم خۆشەویستنی من بۆشی من دژی ئەو بڕیارە بم شانسە گیرفانی شانازکەم لەسەر گیرفانی کوڕکچەکەی لەسەر گیرفانی لەتیفە بەنداودز لەسەر پاڤێڵ قوبات لوسکە لەسەر ژنەکەی قوبات کە دایان لە دوای دزیوە لەسەر ژنی پاڤێڵ هەردوو شتێکی مەلا بەختیار نایکەم بەڕاستی نایکەم بڕۆن سەری شەقامەکەی سێمانی کەلارکەن کە ناوە کانگای مەرگە بەڕاستی باشە ئاخر خەڵکی گەرمیانی ئەنفال کراوە بۆچی ئەبێ دژی ئەو بڕیارە بێت وەکە تێک چوون خۆ تێک نەچوون کاکە چۆشتی وای بێ جادەکەیان جوانە شارەکەیان جوانە موچەیان هەیە خزمەت ئەکرێن نایکا بۆچی دەستی بابیکەن دەڵێ ئەڵێ دەستێ کە
کە نەتوانم بیبڕم ماچیشی ناکەم تەواو بۆیە ئەبێ ئێمە وەکو خەڵکی کوردستان داوا لە حکوومەتی عێراقی بکەین داوا لە دادگای ئیتیحادی بەغا بکەین کە بە زووترین کات ئەو بڕیارە عملی بکەنەوە کلشی ئەمانە قەتێن ئەگەر نا هێزی بۆ بچۆڵێن بۆ سەر بیرەنەوتەکان و ئەمانە بیگرن بۆ خۆیان بەڕاستی وێ دەستی ئەمانە مێنەوە مەنسوور بارزانی تەلەفۆن بۆ کچێکی فارسەکە بۆ فاحیشەیەک ژنێتی فارسە باش نییە تەلەفۆن بۆ ژنەکەیەکە باسی ئەو نەوتاکە کە چەندی دیای دەچێت باشە دانکە بڵاو بۆ تۆ ئەتوانین گوێ لێ بکەین هینە مەنسوور بارزانی ژنی دووهەمێتی من بۆ دیفاع لە پارەی ئەمانە بکەم بەڕاستی یعنی من دیفاع لە پارەم دزانە کە ماش خەڵکی ڕابواردنی خۆیان بن خەڵکی خانم بازی و ژنەکانیان خەڵکی پیا بازی بن نایکەم شتیوە بەڕاستی بۆچی بێ تەواو بۆ بیرەکەینەوە ئێمە لە هەڵەیە بۆ وەڵامی ئەم پرسیارە ئەتوانم بە هەموو خەڵکێک بە سادەیی بڵێن ئەگەر لە دوای ڕاپەڕینەوە خۆشەویستانی من تەنها تۆزێک تەنها زەڕەیەک عەدالەتی کۆمەڵایەتی بوونی هەبوایە ئەگەر زەڕەیە ئازادی بوونی هەبوایە ئەگەر خەڵکی کوردستان لانی کەمی ژێنن دابین بکرایە ئەگەر وەکو بەشەر مانگە موچەیەکیان بدایەتێ و نیان دزیایە ئەگەر لە 30 ساڵە تەنها یەک گوندیان ئاوادان کردایەتەوە ئەگەر یەک کارەبای یەک نەوت یەک شوێنی مەسەلەن نەخۆشخانە بیان بدایە بۆ گوندێ جادەیشیان قیر کردایە ئێمەش لەگەڵتان ناوبن بەڕاستی باش ئێسەیش دوای 30 ساڵ زۆربەی شەقامەکانی کوردستان شەقاین بەعس کردوێتی قیرەکەی بەعسە تا ئێستا هەروە بۆ بەڕاستی باشە ئەگەر لە داهاتی ناوخۆ گومرگەکان نەوت و غاز خەڵکی موچەیەکی هەبوایە لە کاتی خۆیان بدرایە ئەگەر بێکاری نەبوایە هەژاری نەبوایە ئەمان و زۆر باشە بووێ ئەگەر خەڵکی کوردستان لە ژێر نێڵە و ئاگری دەسەڵاتی پارتیەکێتیدا غەرقی چەوسانە و ستەمکاری نەبوونایە ئەگەر بنەماڵەی خائینی مەلام سەفا و تاقمەکەی دەباشان تۆزێ حرمەتیان بۆ خەڵک قایل بوونایە بە حرمەت بۆ خەڵک بێگومان هەمومان دژی بەغا بووین دژی ئەو بڕیارەی دادگای ئیتیحادیە بووین دەمانەوە ئەم غازنەوتە بۆ خەڵکی کوردستان سەرفەکرێ ئێوە بۆچی بڕیاری وە ئادەن دژمان باش نییە بەڵام کاتێک وانە کاتە سامانی ئەم گەلە ئەدزێ لەلایەن باندەکانی پارتیەکەی بنەماڵی بازانیەوە لێرەوەی خەڵکی کوردستان خۆشحاڵە بە بڕیارەکەی ئەو دادگای بەڕاستی ئەگەر لەبەر کۆمەڵی اعتبارات نەبووایە خۆشەویستان بە ملیۆن بە سەدان هەزار خەڵکی کوردستان هاتە سەر شەقام هەڵەپەڕی بۆ ئەو بڕیاری دادگا بەڕاستی حکوومەتی عێراقی ئەبێ ئەو ڕاستیە بزانێ من خۆم بە تایبەتی دادگا نامەم نووسیوە تەرجمەم کردووە بە عەرەبی نردووم بۆ دادگا بۆ ئەو حاکمم نردووە وتومە دەست خۆش بێ بۆ ئەو بڕیارەکە داوتە بەڕاستی وتومە ئەگەر ڕاستگۆتر بی ئەبێ عەمەلی کەیتەوە ئەو بڕیارە بەڕاستی ئەبێ داوا لە حکوومەت کەی لەسەر وزەرا بکەی کە ئەوە جێبەجێ بکە ئەو بڕیارە باش نییە بۆ لەبەرەوەی ئەو نەوت و غازە بۆ ئێمە نەبوو بۆ خەڵک نییە بەڕاستی بۆیە نەکەر ئەمە بەخوا قەسەم زۆربەی هەر زۆری خەڵکی کوردستان خواخوایەتی یەکێتی و پارتی تەفروت و نابن و ئاسەوارێن نەبێنێت لەو کەسانە ئارامەحمە باشە پاشان بۆچی ئەو بڕیاری دادگای ئیتیحادیە بۆچی ڕەوایە خۆشەویستان لەبەرەوەی هەمووی بە قازانجی خەڵکی کوردستانە ئێوە بڕۆن بڕگە بە بڕگە بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەنەوە بیخوێننەوە خەڵکی لە شەقامەکانە پێی هەڵەپەڕن لە خۆشیە خۆشی دەرەبڕن بەڕاستی چونکە وەکو وتم هەمووی بە قازانجی ئەو خەڵکەیە چونکە ئەو بڕیارە پێداگری ئەکا لەسەر ڕێزگرتن لە دەسەڵاتە جیاجەکانی وەک جێبەجێکار و یاسادانان و دادوەری هەرێمی کوردستان خۆشەویستان هاوڵاتیانی عێراق بە کوردستانەوە وەک خاوەندارێتی سامانی نەوت و غاز ناساندوێتی لەو بڕیارەیە ئێوە لەمە مەتەسن کە تەنها موڵکی خۆتان بێ نەخەڵکی کوردستان بەڵکو موڵکی خەڵکی کوردستانیش ئەوەیە حتى مافو دەسەڵاتی حکوومەتی هەرێمی لە پاڵ مافو دەسەڵاتی حکوومەتی عێراقا داناوە باشە ئەی ئێوە هەرێمێنین لە حکوومەتی عێراقی طبعا هەرێمێکن لە حکوومەتی عێراقی حتى مافو دەسەڵاتەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمدا بە هاوبەشی پاراستووە باشە بڕیارەکەی دادگای فیدرالی و حکوومەتی فیدرالی پابەند کردووە بە یاسای کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق ژمارە 4 ساڵی ئەگە هەوڵم 2018 باشە کە پێگەی هەرێم لەو یاسایەدا پارێزراوە باشە ئەو بڕیارە مافی موچەی خەڵکو بەشە بودجە و شایستی داراییەکانی هەرێمی دەستنیشان کردووە باشە و هەموو ئەم مافانەی لە بودجەی عێراقیشە پاراستەوە خۆشەویستە
کەواتە بۆچی خراپ بۆ خەڵکی کوردستان کەواتە بڕیارەکەی دادگای فیدرالی بە قازانجی گەلانی عێراقا و اینجا یەکەمینیش بە قازانجی خەڵکی کوردستانە من ئێستا لە کارگەیەک ئیشەکەم لە هۆڵەندایە شێفەکەم عەرەب بێ کورد بێ هۆڵەندی بێ بەلجیکی بێ ئەڵمانی بێ مشکلەی من نییە مهمەیە من ئیشەکەم و موچەی خۆوەرەگرم تەواو بەڵام ئێوە بۆیە دژی ئەو بڕیارەی دادگای ئیتیحادین لەبەرەوەی ناتانەوێت 1 دیناری نەوت و غاز بە کورد بگات ئەتانەوێت لە تاریکایە بینێرن بۆ تورکیا ئەویش پارەکەتان باتێ هەڵێگرن بۆ خۆتانە بیدزن بەشێکی بێنە ماڵی جەناب تاڵەبانی خائین باشە تەواو ئەمەتانەوێت ئەوەش ناکرێت ڕاست بۆیە ئەوە بنەماڵی بازانی سەلیمانەکەیە کە هاتووە بە فیتی تورکیا ئەم ئاژاوەی ناوەتەوە لە عێراقا و دوجاریش گەلی ئێمە باجەکەی ئەدا چونکە لە بیرمانە لە شەسەکانەوە بەلام سەفا هات بە ناوی کورد و شۆڕش و ئەلەم بابەتانەوە لە 75 ئاش بەتاڵی کرد 10 ملیۆن دلاری ئەو کاتەی دزی گەلەکەمانی بە بێکەس بەجێهێشت و تەواو یای بە بەعس ئەگەر ئاش بەتاڵ نەکرایە خۆشەویستان ئەنفال ناکرا ئاش بەتاڵ نەکرایە هەڵجێکی نێباران ناکرا ئاش بەتاڵ نەکرایە فلان و فلان نابوو هەمووی بەرهەمی ئاش بەتاڵ بوو کە لە دوای ساڵی 90 لە دوای ساڵی 80 کوردستان ئاوای هات 5000 گوند کاول کرا بەڕاستی جگە لە ئەنفال و لە کیمیابەر و ئەلەم بابەتان باش نییە بنەماڵەی بازانی ڕۆژە داعش ئەهێنێ بۆ شەنگاڵ باددان پڕەکات لە جەندەرمەی تورکی هەولێر ئەمیتێنێ خۆشەویستە لەگە باددانە ڕیفراندۆمێکی بێسەروبەرەکە مەسعود بازانی ماڵی کورد وێرانەکات تەنها لەبەر ئەوەی ئەو ڕیفراندۆمێ کرد کە یەکێتی لە کەرکووکە نەمێنێت بۆ سەرکەوتوشی بەدەستێنە بەڕاستی یەکێتی لە کەرکووکە ڕسوا کرد وتی کەرکووک بۆ عێراق بێ باشترە نەک بۆ یەکێتی ئەوەیە بنەماڵی بازانی خۆشەویستە چونکە لە خۆ نییە ئیدریس بازانی وتبووی ئەگەر شۆشمان پێ نەکرێ شۆشمان پێ دەگەدرێ کەرکووک مادەم بۆ بنەماڵی بازانی نییە با بۆ عێراق بێ بەس بۆ یەکێتی نەبێت شەنگاڵ ناوچە شەنگاڵ مادەم بۆ بنەماڵی بازانی نییە با بۆ پەکەکە نەبێ باشە بۆ هاپەژۆچی ئەمانە نەبێ با بۆ حکومەتی عێراقی بێ ئەمە کرۆکی بنەماڵی بازانی خۆشەویستە ئەوەیە بنەماڵی بازانی ئێستاش کە مەسعود بازانی ئەڕواتە ئیمارات و قەتەر دەیانەوێ غازەکەی کوردستانیش لەناجی چەمچەماڵ و قارکەرم و ئەمی بفرۆشن بە تورکیا خۆشەویستە عێراق لە یاریەکە تێگەیشتووە بۆیە ئەو بڕیارەیە باشە وەکو چۆن ڕیفراندۆم موامرەی تورک و بنەماڵی بازانی بوو وەسەرانی پارتی و مەسوور ئەم ماوەیە دەچنە ئیمارات و قەتەر بۆ بەتەڵانبەری گاز و نەوت باشە ئەگەر ئەمە سەر بگرێ خۆشەویستە و بنەماڵی بازانی و حکومەتی ئیتیحادی ڕێگەل لەمە نەگرێت یان دادگاکەی بەغا ڕێگەل لە بنەماڵی بازانی نەگرێت و ئەگەر ئەمایان بۆ سەر بگرێ باش نییە ئەوەی کە قازانجەکە بنەماڵی بازانیە کەسی تر نییە و هیچ بۆ دەفەی سێمایی ناکە خۆشەویستە باشە و یەکێتی و خەڵکەکەیشی ئەبێ زیاتر بنە کۆیلەی بنەماڵی بازانی و جۆڕالی پارتی بنەماڵی بازانی باشە ئێوە هەمووتان بڕۆن خۆشەویستان گوێ لە نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بکەن کە تیلەسنی ناوبوو ئەوەی پێشوو پێش ڕیفراندۆمەکە لە 25 ئەیلوولە بزانە ئەو نامەیە چۆن بەدەق باسی کۆمەڵی ماوەساکات ئەگەر مەسعود بازانی ڕیفراندۆمی نەکردایە باش نییە هەرچی کێشەی لەگەڵ هەرێمی کوردستان و هەولێر و بەغایە هەر هەمووی حل بۆ عەزیزانی بن باش نییە هەریش نەبووایە بەپێی ئەو نامەیە کە واژۆی ئەمریکا بوو ئەمان توانی سەر بە خۆش ڕابگەێنین بەڕاستی باش نییە بەڵام بنەماڵی بازانی دژی ئەو نامەیە تیلەسن بوون و هەسان لەگەڵ تورکیا ڕیفراندۆمیان کرد و کوردیان ئاوادە کرد کە دەیان کرد باش نییە لە کاتێکە کابرا واژۆی کردووە ئەڵێ ئەم ئەنجندا تازەیە لە ماوەی 1 ساڵە ئێمە جێبەجێەکەین 1 ساڵ چییە؟ مەسعود بازاری ئەگەر خەمی کوردی بووە دەبوایە بیوتە ئۆکەی ڕیفراندۆمەکە ناکەم فەرموو ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان ئەوە کێشەکەمان لەگەڵ عێراق حلکەن ئەگەر لە ماوەی ساڵێکە بەپێی نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا حکومەتی عێراقی تەواوی کێشەکانی چارەسەر نەکردایە بە مادەی 140 ئەوە ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان پشتیوانیان نەکرد لەگەڵ بەریتانیا پشتیوانیان کرد لە قەزەی کوردی لە حکومەت لە هەرێمی کوردستانە بۆ سەربەخۆیی بەڵام تورکیان نەیهێشت ڕێگەی بنەماڵی بازانیە باشە چونکە ئەوان لە نامەکە ئەڵێ ئەمە چارەسەرکردنی هەموو کێشە هەڵواساوەکانی نێوان هەولێر و بەغایە باشە و ئەڵێ سروشتی ئایندەی پەیوەندیەکانی هەردوو لێ باش نییە بەڵام بنەماڵی بازانی نەیانکرد باشە ئەڵێ ئێمە بە تەواوی نەتەوە یەکگرتوەکان بە زووترین کات مسۆگەر ئەکەین بە هاوبەشی لەگەڵ هاوپەیمانەکانمان وەکو بەریتانیا وەکو فەڕەنسا باشە
ئەڵێ ئەمە دەرفەتێکی ناوازەیە بۆ ئێوە بە مەسعود بارزانی ئەڵێ بەڵام مەسعود ئەوەندە خائین بوو واچوو بۆ کۆشی تورکیا و ئەردۆغانەوە دژی ئەمە ڕاوەستا چۆ ڕیفراندۆمی کرد باش نییە پێویستە خۆشەویستانی من ببورن خۆشەویستان پێویستە هەموو بەیانێکە کورد هەڵەسێ سەد تفکاتە ناوچوانی مەسعود بارزانی بۆ ئەو ڕیفراندۆمی بەڕاستی بە سەد تفکەیتە ناوچەکەت باش نییە چونکە لە دوجارە لەو نامەیە بە کوردیش بڵاوبەتەوە بە دەنگی شەیە گوێ لێ بگرن و بخوێنەوە ئەڵێ ئەگەر گفتوگۆکان نەگەیشتە ئەنجامێکی قبوڵ کراوە بۆ هەردوولا یان شکستێنان بەهۆی نەبوونی یاسپاکردان بەغاوە ئێمە دان ئەنین بە پێویستی سازکردنی ڕیفراندۆمە باشە جا ئەمە تەفسیری ئەمریکا بۆ لەو کاتەیە بۆ نامەیە بۆ مەسعود بارزانی بەڵام مەسعود خیانەتی کرد کەواتە ئەمەی نۆت و غاز و کوردستان هەرچێکی لێ بەسەر بێ هەمووی تاوانی بنەماڵی بارزانیە خۆ تاوانی ئێمە نییە کاکەجیان ئێوە خوێڕین ئێمە بۆ باجی ئێوە بدەین وەڵای بەیانی حکوومەتی عێراقی بێتەوە هەر کوردستان هەمی داجیکاتەوە تاوانی بنەماڵی بارزانی تاقمەکەی دەباشانە خۆ تاوانی ئێمە نییە کاکەجیان 30 ساڵە خۆتان حاکمن و خۆتان هەمەکارن ئێ بۆوان باش نییە تا حتا باسی مادەی سەوچلیشی کردو کە ئەبێت جێبەجێ بکرێت لەو نامەیە خۆشەویستان بەڵام نیان کرد بۆیە خۆشەویستان من تا ساعاتێکە تقریبا قساکەم زۆر هیلاک و ماندوو بووم بەڕاستی چونکە بەشێکم ماوە بەشی سامانی حاجی فایقە خۆشەویستان بەڵام پێچێ ئەم لایڤە ئەبێت تایبەت دەبۆی دابنیشم نەک ساعاتێک قسەم کردو ئێستا بە ماندووی بچمەسەر لایڤی سامانی حاجی فایق طبعا خۆشەویستان بە کوتیەک بگڵێم هەفتەی ئایندە ئینشەڵا لایڤێک مەبێ بە تایبەتی لەسەر سامانی حاجی فایق و داناغاز و ئەو دزیانەی کە ئەکرێ و غاز چۆن گران بووە و چەدان بەڵگەم لەلایە کە چۆن غاز ئەنێرن بۆ ئێران بۆ ئەفغانستان بۆ سووریا بۆ ئەرمەنستان بۆ پاکستان لە ئەم سامانە ئێنێرێ لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکان و دزەکانە هەمووتان بۆ باسەکەم خۆشەویستان بەڵام لە پێشا بە کوردی پێتان بڵێم سامان کوڕی حاجی فایقی حاجی عەلیە من بەدەداچوونی وردم کردو هەر هەموو شتەکان دەجێتەوە حاجی فایقی حاجی عەلی کە باوشی ئەم سیامانەیە پیاوێکی زۆر زۆر باش بووە و پیاوێکی محتەرەم بووە و زۆر خزمەتی سلێمانیشی کردووە و ئەوەش ئەزانم کە مامەکانیشی پیاوی چاکن و خزمەتی خەڵکیان کردووە و ئیشی باشیان کردووە باش نییە بۆیە من چاک و خراپ لێکتر جێ ئەەکەمەوە من نایڵم کەس بە ئاگری هیچ کەسێک پسووتێ بەڕاستی ئەگەر سامان خراپە بۆ بە مافیای غاز و ئالەم بابەتانە باوشی خراپ نییە مامەکانی خراپ نین فڵانی فیزارەکانی خراپ نین ئەم کوڕە خۆی وایە لەگەڵ لێچێتی و لەگەڵ پارتە دەستی تێکەڵاوە هەر ئێستا 4 ڕۆژە 4 تەنکەری غازی کەم کردوتەوە بۆ دەفەری سلێمانی کردی بەدا شتێکی بابەتانەیە بەڵام هینی هەولی کردەوە 15 بۆ مەسعود بارزانی خۆشەویستان باشە بۆیە من لێرەوە بە سامانەڵێ بە سامانی حاجی فایق کە تۆ خۆ کۆسە بوویت بە باوک تۆ خۆ هەڵمەکێشە بە مام تۆ خۆ هەڵمەکێشە بە کەس و کارتەوە خۆ هەڵمەکێشە حتا بە مناڵی خۆ ئەگەر خۆ هەڵمەکێشە خۆت کاتێک کۆسەی گلێلیش کەسێ مەکە بەڕاستی بۆیە خوایان بێ لە هەفتەی ئایندەیە تۆزێک سنگ و قورگم باش بێت و ئەوە قورگم تۆزێک ئەو کێشەی کۆکە و ئەوانم هەیە و دەنگم زۆر خراپ بێگە زۆر قسە بکەم ئێمە خزمەتان بە لایفێکی تند و تۆڵ زیاتر لە 100 بەڵگەم لەلایە بە مۆر و ئیمزاوە ئەم غازە چۆن یێتی دەرەوە کێی فرۆشیە بەچەنە بووە چۆن گران بووە کێ لە پشتێتی ئەچێ بۆ کوێ هەموو بەڵگەکان لەلایە کە ئێستا لەگەڵ ئێوە قساکەم باش نییە دڵنیا بن کە خاڵ بە خاڵ هەمووتان بۆ باسەکەم لەگەڵ سامانی کوڕی حاجی فایقا لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکان و تاقم و دەوروبەرەکانیان لەگەڵ هەموو ئەمانەیە چاوەڕوانی کۆمەڵێک لایڤی زۆر بەسوود و باش بن کە بێمە خزمەتان بەڵام ئەم شۆ لێم ببورن کە بەشی سێمی لەسەر سامانەکە ناتوانم باسکەم لەبەرەوەی کە 1 سەعات زیاتر قساکەم بەڕاستی ماندوو بووم و ببورن ئیشەڵا لە هەفتەی ئایندە ئێمە خزمەتان بە لایڤێکی تایبەت لەسەر مەسەلەی غاز و نەوت و دزیەکانتان لایڤی دووەمیشمان لەسەر شێخ ئەحمەدی نۆکان و مەسەلە ئەخلاقیەکانی و مەسەلەی دزیەکانی و ئالەم بابەتانە فاخری قەیوان و ئەوانە ماوە کۆمەڵ دز و جەردە ماون لەسەر هەموو ئەمانە قسە و باسی خۆمانە بێ شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆ ئێوە هەیە دوعای بەخێرم بۆ کەن زوو سەڵت و قورگم چاک بێ بۆ ئەوی بێمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست خواتان لەگەڵ عەزیزانی من بەخێرچن